بەپی داتاکانی کۆمپانیای ستاتیستای ئەڵمانی کە تایبەتمەندە بە داتاکانی بازار و بەکاربەران دە وڵاتی جیهانی دیاری کردووە کە زۆر بە خێرایی لە ساڵی 2022 گەشیان بە ئابووری خۆیان کردو خۆن ئابووریان گەشەی کردووە. یەکێک لە وڵاتانە عێراقە کە لە پلەی دووەمە ئاماژەی پێکردووە کە لە سەدا 9.8 گەشەی ئابووری هەبووە لە ساڵی 2022 و توانیوەتی گەشە بە بواری ئابووری خۆی بات. لەسەر ئەم بابەتە و لەسەر گەشەی ئابووری لە عێراق و ئایا تا چەند ئەمە کاریگەریە بێ لەسەر داهاتووی ژێرخانی ئابووری عێراقی لە ستۆدیۆکانمان لە شاری دهۆکەوە میوانداری بەڕێز کاوە عەبدولعەزیز مامۆستای زانکۆمان کردووە. کاکاوە ئەم کاتت باش و سڵاو لێبێ با سەرەتا لەو پرسیار بکەین بزانین ئەم داتایانە چه ئاماژێکمان پێ دەڵێن. یعنی عێراق ئێستا لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی ئەوەی کە پێشکەشکردنی خزمەت گوزاری بە هاوڵاتیانی خۆی تا ڕادێک لاوازە، یعنی زۆربەی زۆری ناوچەکانی عێراق لە ڕووی خزمەت گوزاریەوە خراپن. ئەم بابەتی کە ئاماژە بۆ دەکات ئەم کۆمپانیا ئەڵمانیا دەڵێک گەشەی ئابووری کردووە لە چ لایەنێکە و گەشەی ئابووری کردووە؟ بله زۆر سپاس سلااو بۆ تە و سلااو بۆ بینەرین کوردسات سپێدە هەوە باش هەلبەت بابەتێک گەشەیە ئابووری لە عێراقێ بابەتێکات وان چەند مەهێت بوریدا پشێوەیەکی بەرچاف باس لێ تێتەکردن هەلبەت ئەڤژی ڤەتگەڕیتن بۆ کۆمەکا پیڤەرێن ئابووری کۆمەکە وان ئیندیکەیتەرە وان مؤشراتە ئەوێت کو ئەم شێ بەحژێ بکەین عێراقت قۆناغی چۆی تووشی دارمالینێکە ئابووریا مازن ببوو تووشی قەیرانێکە دارایە مازن ببوو هەم حکوومەت هەم خەلک هەم حکوومەتە هەرێما کوردستانیش و هەم خەلکی هەرێما کوردستانیژی ji der encamê piştbestina Iraqê ser êk dergehê dihatî ew jî petrol e. Ev rûke petrol berjewendiya welatên firûşiyar daye bahayê petrolê ser û 115 dolara ye ta 122-123 dolara bu her bermîlekê astê derêxistin û firêkirin û hinardekirin û firotina petrola Iraqê jî şêwayekê berçaf yê pîvayî bilind bûye helbet van her du pîvera zêdebûna astê berhemînan û firotinê gel zêdebûna bihayê dêlihêna lêkdan dê bîte kujmekê pareyê ev kujmê pareyê bîte dahat bû genjîna giştiya Iraqê ev jî êkî ji wa pîvera evêt ku Sindoqa Diraviya Nîvdewletî û ev kompanya Almanî amaje pêdayî geşeya pêşbînîkiriya Iraqê ya aborî بۆ نیڤا ئەیکیا ساڵە 2022 زێدەی وان پێشبینیا بوو و تێتە پێشبینیکردن قۆناغا دوێ یا نیڤا دوێش ساڵە 2022 گەشە زێدەتر بیتش ڕێژە 9.5 سەدێ وەکی پیڤەرێ گەشە پێدانا ئابووری هەلبەت ئەڤژێک ڕاستی ئاماژەیەکە بۆیەکێک و ڕێژە یەدەکێ نەختینەیە بژنێ احتیاط نەقدی ناوبەنگا ناوەندیا عێراقی بشێوەیەکی بەرچاو بلند بووە و ژاردەvê وەزیرê دارایی بەڕێز عەلی عەلاوی هاتی ئاشکراکردن ku berawerdet gel dîsembera barsal heta ku Eprêlyan meha Nîsanê ev sale 48 milyar dolara bûyne 64 milyar dolar û tête pêşbînîkirin ta dimaya vê salê bibîte 9 milyar dolarên Iraqê کاکسەروەر بۆچی ئەم گەشە ئابووری کە باسەکرێ بۆچی ئەم گەشە ئابووری کە باسەکرێ ڕنگدانەوەکەی نابێنێ لەسەر هاوڵاتیانی عێراقی لەسەر ژیانی هاوڵاتی عێراقی ئەو ئەو پرسیارەوە زۆر جێ خوددا و ئەو پرسیارە ئەوە کوت ناخی خەلکێکی دات ناخی ئابووری ناسادات ناخی کەسین بسپۆر و شارەزادا بۆچی ئەف قەبارێ مەزن یە داهاتی نابیتە خوش گوزەرانی بۆ خەلکێکی ئەوە ژ هەلبەت ڤەتگەڕیتن بۆ کومەکە ئەگەرە کومەکە هۆکارە یا ئێکێ یا سەرەکی ئەوە کو پڕاستی استراتیژیەتێکا درست یا پڕێڤەبرنا حکومڕانیە لە عێراقێ حەتان و کە نەبوویە هەر لایەک هەر تایفەک هەر بەرپرسێک هەر وەزیرێک هەر کار بدەستێک بۆ لایەکی کارتێتن واتە ئارمانجێکا نیشتیمانی لە عێراقی یا ڕۆنک و هەمی کار بدەست کار بکەن بۆ جهینانەوەی ئارمانجێ لە عێراقی نەبوویە هەکەر نەبیتن دێ خەمساری هەبیتن و باجەوەی خەلک دەداتن هۆکاری دوێەوە کو پڕاستی ڕێژەکە مەزن یا وی پارێ ئەوێ وەکی داهاتێ مە بەحث کردی بژمارە تێتە هەدەردان چ بۆ بابەتên گەندەلیە بن چ بۆ بابەتên اختیلاسê bin çi بۆ بابەتên revandina ya rêkxisî bin بۆ welatên dewr û ber û welatên yên dirawsê taybet jî Tirkiye û Îran
رنگ پتر سوتمن بنجدات عراقي وكي خلق عراقي بخو أفاف هو كاري دويا هو كاري سيجي براسي فدقارتن بوي كي كوت ناف عراقي دا مؤسسات يعني دامو دزگاين فرميين ميري وكي بيد في إدارة بريفابرنا دولة عراقي ناكا قالك جارا لهندك دفرا رنجا ميليشيات هبن رنجا حشد الشعبية هبيتن رنجا عشائر هبن رنجا حزب بقوات تربن بارتولايان كو بهروا هر تشتكي دا فيت هبيتن وما يتكرنت نيف دولتي وما يتكرنت اقليمي جي بويكي كو عراق نرابطه سر بتخو هر پش بستن سر كريناش در و بكتن دا كو كارگه و فابريكت وانا بشويكي شكار نكفن برهمي خو باونات ناف عراقي دا عراقي مفاجئنا ورگرته يا شميجي گرنت رنگه بابتن تهنو زيدا بيتن يعني 180 دا بيتن او كو عراق نشايا في باري مازن زيدا باري ويكي كو في بترول مازن بخت خدمت خلقي بو دابين كرنا دو تشتا اك الكتريكا دو برهمين 180 وكي غاز وايلو بنزين افجي هر دمكو باي واهات خار دي باي كارگه های تخار باي و گواستن ده تخار دي سانه که دي کارگری کا ارنی ها بیتن سر خوش گذران یا خلقي افجي عراق حتى انه كان شويه سركفتني بينتن يعني ايك شو ولات زور مازن بترول فروشتن تكراي بو مهابيتن 4 مليون و 580 هزار برميل لتر بنزين العراقي افريكا مثلا بونمونه بارزگاه دو که 100,000 دينار بيتن يعني العراقي بخوجي سرا بيتن حتى خلقي كوار جريتن بزحمت في دست كبيتن افا اواد بجن سوء اداره ان خراب بريفا برنا سيستم حكمراني العراق باشا پاڵ پشتیکردن یاخود پشتبەستن بە تەنها سەرچاوەیەکی داهات ینی بە زۆرینە تۆ لە عێراقا بینی کە ئەوەی کە سەرەکی پشتی پێبەستراوە داهاتی نەوتە و هەناردە بڵێن ناردنەدەرەوەی نەوتە و دواتر داهاتەکەی گەڕێتەوە بۆ عێراق و بەم شێوەیە مامەڵە دەکرێت لەگەڵ داهاتی عێراقا یاخود ژێرخانی ئابووری عێراقا تەنها ئەمە بەسە بۆی کە ئێمە ئیتر بڵین ئەمە گەشەی ئابووری عێراق بەرەو پێشە با یاخود زیاتر گەشەی پێدا ینی تەنها کەرتی نەوت بەسە بۆی کە گەشە بە ئابووری بدات و ئەم ڕێژەی کە ئێستا ڕاگەنداوە لە گەشەی ئابووری بەردەوامی پێبە ايكش وان شاشين كو ولاتن بترول فروش كفنت دا بتايبجي عراق او بش بستن سر ايك درجه دهاتي تيزا خويا دكتوراه دا اماجم في چند دا بو گش مهندك در انجام يعني العراقي ولاتن كان دافي براورديك مكر ولاتن كان دافي افريقيا خوشوي غريكي قرطال كريا تايبات امارات وقطر والسعوديه كويت يامات ورد عراق حتى انه ك هاوشوي ولاتن كان دافيد قناغت برينو كدا هكر بترول جرام بو ورفش عراقي دي باش بيتن هكر باي بترول هات خار رفش خلق عراق وحكمه عراق دي داك بيتن هل بد فيا بيتن سياسه مدار عراقي نخشكيشن ابوري العراقي بش بستن سر ایک درگه داتی نکن اف سیاست کا زور شاشه و نابیتن ببیتا جهه متمانه و باوریه چنکی باین پترول گریدای پترش درگه که دانستاندنه نه او ایک بابت آبوریه بس الپش بی بابت آبوری بابت سیاسی تین الپش بی بابت امنی و عسکری و رنگ ودانت نیف دولتی هبن زیدواری و ایک کوکر عراق پش بستنه سر ایک درگه پترول بکتن دی درگه کی داد دهاتن رنگ وی درگهی چگرینتیا مانا بردوام نبن بس هکر درگه دی هبن و پشک که دهات پترول بخته خدمتا گشه سکتر دی آبوری بونمونه پیش سازی بونمونه کشت و کال و چاندن بونمونه کرت خدمت گذاری و خدمات بونمونه بابت گشت و گذاری و گشتیاری العراق هرش خوارون وراست بگره حتی باشوری و باکوری و هرما کردستان که همی جورن گشت و گذاری تدهنه بابت و گواستنه و ترانزیت که بابت که عراق جیوپولیتیکا و زور استراتژی شد مفاجئه ورگیریتن بو پی گواردن و گواستن کالال اروپا برای ترکیه بو کنداوی ولاتن روش آوا آسیا و تا جدرن دهاتی زورن هکر عراق نیازه که باشه بیتن بس همه جور نکرنا دهاتی ایکشوان شاشیای وقت عراق کتدا وش برهنده جی گشا عراقی هاوشوی پیلکا دریای جار بلند بی جار تتخار جار بلند بی تتخاره نب کرفکی کو بردوام برف سلو بچیتن داکو گرینتیا گشه بکتن بو نفشن دهاتی و دیسانه که جی هدی عراق نشد توشی قیرانه که بیتن یان هر چنه بیتن یدکه که باشه بیتن درگه هندین دهاتی پی گور کبن اگر هاتو باین پترول دا کفجی هدی توشی افلیجبون آن مایا پوجبونه نبید باشه او قیرانه بڵێن خۆراکی کە ئێستا لە جیهانە دروست بووە بەهۆی شەڕی رووسیا و ئۆکراین عێراق چۆن ئەتوانێ ئەم بابەتە بە
یعنی بە ئاسانی تێپەڕێنێ، یعنی وا بکات کە کاریگەری لەسەر ژێرخانی ئابووری ئەو نەبێت، لەسەر گەشەکردنی ئەو نەبێت. ینی چۆن دەتوانێت ڕوبەڕووی جۆرێک لەم قەیرانە ببێتەوە لە کاتێکە تا ڕادێک پێداویستەکانی ئەوانەی کە پێداویستی خۆراکین لە دەرەوەی خۆی دابینیەکە. ایکش و مطرسین سر عراقی و سر خلک عراقی القناغ دهاتی او دی مطرسیا نمانا خوراکی بیتن یعنی که مطرسیا گرانبونا بهاین کلوپلن خوارنه عراق قناغ چوی دا پراستی نشیای اکتفاء ذاتی آن پش بستن سر برهم نافخوی بابتین آسایش خوراکی بکتن و دیسانه که جی نشیای خلک خوهان دتن بوی که کو پری کرده چاندنه و کشتو کالی بدن دیسانه که جی نشیای هندک وان فابریکا و کارگاه درست بکتن اوید کو برو بوم زیده ناف عراق هر الباکوری بگیره الهرم کردستان بگیره تا خوارون آوراست عراق دورزین زیده روی برهمینان دابشیتن بکتب برهم و حشک کت آن داگرتی بکتب که تعلیب یعنی حشک بکت یعنی جیک پل گریتن بو ورزین دی لواجيك مطرسيكات جديه لسر خلك عراقي وسر حكومه عراقي هي و اسبيش بنياوي كيت كم اف مطرسيا رنگ پشتی مها حفت شوی که برچاف سر هلدتن چونکی مطرسیا آسایش خوراکی امریکا نبتنه عراق وگرتیا بلکه ولاتن جهان همی وگرتیا و البته اوجی وگریتن بو کمکا اگر سرکی و پیس او کو ادوان 2 سال چوی داهش که سالیه کا مازن هبویا رژیم بارینا باران زور کیم بوینه و بر همه چاندن دیکیم بیتن اگر دوی او کو پراستی او شر نابرا روسیا و اوکراینیا دا که هر دو ولات هنن نیاسین زنبیل کو سلن غذایی یعنی خوراکی بو جهان کو عراق جی پش بستن سر کرد تایبت بیافین دانو دکاکی دا یعنی دخلی دا دیسانه که جی او پتایا یا کوشنده اواد بجنه کووید 19 کاریگری های خراب سرگشه آبورید قناق چوی دا رنگ تا اف سال دو ماه یا و سالش یا بردام بید نخواست مجی پشتی ویل دوانا دهی یا درست ریو بره قراوا گشتیا ساقلمیا جهانی کو ویروس کنی بشوی کنی متصیب کویتا جهانی دا و او اگرن اوید کو مطرسیا خوراکی کفن سر جهانی همیه و عراق خلکه کا زور لوازت هاوکشانی دولتی دا بابتن خوراکی دا هر چند بهاین پترول بلند بوینه و دهات پترول بویا لی بیتن عراق بیر یان لزل بیر کرنه بکتن بویا که کو گرنتیا آسایش خوراکی بکتن نبو کم تری شش و داخل که خوب طال بکت. بله زور سپاس بۆ سەرۆر مەجید ببوورە بۆ بەڕێز کاوە عەبدولعەزیز مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە دهۆکۆ لەگەڵمان نبووی سپاس بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکانیشت داینەوە.